سێ وڵاتی زلهێز داوایەک ئاراستەی لایەنە سیاسیەکانی هەرێم دەکەن. ئەمڕۆ سێشەممە 22 تشرینی یەکەمی 2024 دوای ئاراستەکردنی پەیامی پیرۆزبایی لەلایەن وڵاتانی فەڕەنسا، ئەمریکا و بەریتانیاوە بە بۆنەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان، ئەو سێ وڵاتە داوا دەکەن کە پەرلەمانی هەرێم هەرچی زووترە دەست بەکار بێت و هەوڵی جددی بدەن بۆ پێکهێنانی کابینەیەکی نوێی حکوومەتی هەرێم. ئەلینا ڕۆمانۆڤسکی باڵوێزی ئەمریکا لە عێراق لەم بارەیەوە ڕایگەیاندووە. ئەمریکا بە وردی چاودێری هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستانی کردووە. داوای پێکهێنانی حکوومەتی نوێ بەبێ دواکەوتن دەکەین و هەروەها داوا لە هەموو پارتە سیاسیەکان و هێزە ئەمنیەکان دەکەین ڕێز لە ڕۆڵی گرنگی میدیا و کۆمەڵگەی مەدەنی لە پرۆسەی دیموکراسیدا بگرن. هەر لەم پەیوەندیەدا پاتریک دۆرێل باڵوێزی فەڕەنسا لە عێراق و کۆنسڵخانەی گشتی بەریتانیا لە هەولێر ئاماژەیان بەوە کردووە کە چاوەڕوانی دەست بەکاربوونەوەی پەرلەمان و پێکهێنانی حکوومەتی هەرێم دەکەین لە زووترین کاتدا. داواکاریان سێ وڵاتە بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکدایە کە هەرێمی کوردستان لە دۆخێکی گرنگ و هەستیاری ناوچەیی و نێودەوڵەتیدایە و لە ناوخۆشدا لەگەڵ عێراق و حکوومەتی فیدراڵدا چەندین کێشە و گرفتی چارەسەر نەکرا و هەڵپەسێردراو هەیە کە پێویستە بە گرنگی زیاترەوە لێی بڕوان و حکوومەت لە خزمەتکردن بە خەڵکی هەرێم خەمسار نەبێت.